بەهۆی بەستنی ماسکەوە بەردەوام هەستم بە ئازاری گوێکانم دەکرد و سێرم کرد هاوکارەکانیشم هەمان کێشەی منیان هەیە. هەر بۆیە بیرم لەم داهێنانە کردەوە بۆ ڕزگاربوون لەو کێشەیە. هیوادارم خەڵکانێکی زۆر لەم داهێنانە سوودمەند بن. هەروەک هیواش دەخوازم کەسانێکی تر بێن گۆڕانکاری لەم داهێنانە بکەن بۆ گەیاندنی سوودی زیاتر. ئەم پارچەی دروستم کردووە تەنها بەشێکی زیاتەیە بۆ چۆنێتی بەستنی ماسک بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە بەهۆی کارەکانیانەوە بۆ ماوەیەکی زۆر ماسک دەبەستن. هەروەک لە ڕێی ئەم بەرهەمەوە دەمەوێت خەڵک بە ئامێری چاپی سێدووری ئاشنا بکەم و هیوا دەخوازم بەکارهێنانی چاپی سێدووری داهێنان لە کارەکانیان بکەن لە پرسی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا.